حسرينا الروي أول ناديته لقى الغامر فنايته لعمري ما حسريته. من یان صابر کەریم کچی شید صابر کەریمم لە 15 سی 1972 6 مانگ دوای من باوکم شەهید بووە. 2 ساڵی ژیانم زۆر بە ناخۆشی بردووەتە سەر دوای شەهیدبوونی باوکم لەبەرەوەی دایکم تاوەکەری باوکم بووە. دوای ئەوە 2 ساڵ لە بەغا ژیاوین چکم ماڵی پورێکم لە بەغا بووە لەبەرەوەی دایکم کە باوکم شەهید بووە 17 ساڵ بووە. ئەو فترەیە زۆر بە ناخۆشی بردوومانە، بەڵام مناڵێکی زۆر شیرین بووم لە ناو دەرودرا و سێ و لەبەرەوەی کە باوکم نەبووە زۆر نازیان ناومەتێ لە خاڵ و لە پور و هەتا لە دراوسێکانیش زۆر حەزم لە هین بووە. یارمەتیدانی دەرودرا و سێ بووە، زۆر جار لە کۆڵانەکەیە کە یاریمان کردووە لەسەری کۆڵانەکە تا ئاخری کۆڵانەکە ینی گسکم ماوە ماڵم ینی پاڵ بە پاکمان کردوتەوە لەگەڵ مناڵەکانە. خۆم لە دایک بووی گەڕێکی هۆرێم، بەڵام لە سەرشەقام فامم کردوتەوە سەر و جادەی کاوە، بینی جادەی کاوە و جادەی کۆنی سەرشەقام. سەرەتای ئیبتیداییم لە مژدە تاواو کردووە هەتا سنفی 4، دوایەوە خانووکەمان بوو بەژێر جادەوە. 2 ساڵێکیش لە مەکتەبی ئاسۆ بووم لە مامۆستایان، ئەو ساڵی کە شەڕی ئێران و عێراق دەستی پێ کرد لەژێر تۆپ و دەبابەی ئێرانا بووین، چکم جارانی پارکی ئازادی حامێ بوو. ئەو حامیەی کە چەندین کوڕی گەنجیان تیا سەرۆنگوم کردووە ڕێک بەرامبەر ئەوان بوون. لەو کاتەوە من هەر چاونەترس بووم، تۆپەکان بەسەر سەرمانەوە بوو، یعنی تارە بەسەر سەرمانەوە بوو. من خەریکی کۆکردنەوەی کتێب و هێنی خۆم بووم، مامۆستاکان هەواریانە کرد من هەر خەریکی کۆکردنەوەی کتێبەکانم بووم. ئەنجا چاڵە هێنێکمان کرد بوو و چاڵێکمان بۆ کرد بوو، چاڵی دژی تارەکانی ئێران. برایەکی بچکۆلەم هەبوو، حەزمە کرد ئەو برایام کەمە و چاڵەوە بووی بەر تارەکە نەکەوێ و خیرروسیان لە هەمووی، بەس ئەو برایام هیچی بەسەر نەیە. لە دوایی ساڵێک ساڵ و نیوێک چووینە کارێزە وشک، لە تقریبا لە 1970 ئێمە لە کارێزە وشک دانیشتین. چوومە مەکتەبی ئامانج، لەوێش 2 ساڵم تەواو کرد، 2 ساڵی ئامانج. ئەو ساڵە بوو کە خوێندن بوو بە کوردی. ماشاڵا لە کوردیەکە لە هەمان زیرەکتر بووم، چکم پورێکم هەبوو ئەو کتێبەکانی بۆ کردم بە کوردی، لە هەمان زیرەکتر بووم لەو مەرحەلەی هێنا ئەوەیە. هاوکارەکانم زیاتر پورەکانم بوو، 2 پورم خوێنەوەریان باشتر بوو لە دایکم. دایکم هەر خەریکی نەکبەتی و ڕاکەڕاکە و دوورومانکردن و بەژێوی ژیانی ئەمسیانە بووە، یعنی بەڕاستی دایکم شێرەژن بووە، گاڵتەی پێ نەکراوە. چەند یاری دەدەری باوکم بووە، 2 ئەوەنەش لە ماڵە ئیشکەر بووە، یعنی منیش ڕێگای زۆری دایکمم گرتوتەوە وەکو کوڕیش جێگای باوکمم گرتوتەوە. وەڵڵا یعنی هاوڕێکانیشم هەر باش بوون لەگەڵما، یعنی زۆر هاوڕێی مناڵیم بیر ناکەوێتەوە. غێر ڕەفیقێکم هەبوو ناوی بەیان بوو و شەونم بوو، ئەمانە زۆرم خۆشەویستن، زۆر ڕەفیقاتیمان خۆش بوو. لە سەرشەقامیش ڕەفیقێکم هەبوو هەر ناوی نیان بوو، باوکیشی ناوی سابیر بوو، خزمی باوکم بوو، ئەویشم زۆر خۆشەویست. بەڵام لە مەرحەلەی متەوەسطەیە چوومە مەکتەبی ڕەنگین. ئەو کاتە بوو ئەوە بوو مزاهرەکە دەستی پێ کرد، هەموو ڕۆژە مزاهرە بوو. من زۆر سەرکێش بووم، زۆرم حەز لێ بوو، کچەکانم کۆ کردەوە بەرەو مزاهرەکە بڕۆین. ڕۆژێک سارێکمان بۆ هات، پاسێکی پۆڵەنی بوو ئەو کاتە لەبەر دەرگاکە وەستا. دایم حەزمە کرد سەرکردە بم، یعنی ڕێوشوێنی ڕەفیق و برادەرەکانم بم، سارەکە و سەرکەون بام بتان بم. ڕێک یعنی هەستم جوڵا کە ئەم سارەیە درۆکە هاتووە بمان با ڕێک بۆ ناو ئەمن. هەر هەمویانم دابەزانەوە، یعنی ئەو شەونمەی کە بۆم باسکردن یەکێک لەوانە خوشکی ئەو شەونمە بوو، ناوی شەو بۆ بووتم، ئەو شەو بۆ تۆ چێکەی، ئەمە هاتووە بەرەو ئەمنمانە بم.
شەو بۆم دابەزان و هێنا سیارەکەمان ڕەوانە کرد بردنەوە ژوورەوە دوای سەعاتێ ئەنجا دەرگاکەمان شکان چکم مەعاون مەدیرەکەمان خێزانی یەکێ لە ئەمنە گەورەکان بوو تازە کوژرا بوو بەدەستی پێشمەرگەش کوژرا بوو هێنمان کرد دەرگاکەمان شکان چوینە دەرەوە مامۆستا محەممەدێکیشمان هەبوو لە متەوەستا مامۆستایەکی زیرەک بوو زۆر کورتپەروەر بوو بۆ نەورۆز هەموو نەورۆزێک مناسبەیەکی دروستە کرد دەنگی هەمومانی تاقیە کردەوە ئەنجا من ئەو کاتە زەمم زۆر خۆش بوو یەکەم گۆرانی کە دەستم پێکرد بە ئەیڕەقیب بوو دووهەم گۆرانی بە شەهیدان بوو کە گۆرانی شەهیدانم ئایەوە یعنی ئەوتەوە دەنگی ئایەوە لەوێ مەعاونەکە زۆر ێڕقلێم بوو بەڵام من هەر دانهێن بووم یعنی چۆنەڵێم لەسەر کوردایەتەکەی خۆم بەردەوام بووم چکم ئەو کە گوێم لەو شەهیدانە ئەبوو یعنی موچڕکە بەیجانما هات دوای ئەوەش کە گوێ لە گۆرانی ئێڕەقی ببێت کوردایەتەکەت زیاتر تونگە بێتەوە لەو کاتانەشا زۆر مهم بوو ئەو دوو گۆرانیە بڵێ دائیمیش لە ماڵەوە ئەو کاسێتەی نەجمەدینی غوڵامی و ناسری ڕەزازیم هەبوو لە ژێری بۆفیەکەیان شاردەوە کە هێنمەکە کە گوێم لێگر لە دوای شام خستەوە ژێری بۆفیەکە بۆی کە دنیای ئەمن بێتە سەرمانیاشتێ ئەو کاسێتە نەبرێ یا بۆچی دایکم تووشی بەزمێ ببێت یا من مناڵ بۆم و کاتە بمبەنەوە زۆر زەحمەتە جۆمان لەو یعنی گوێم لەو گۆرانیانە گرت دانیشتم بە گریانەوە خۆشم فێری گۆرانیەکە کرد بۆی لە هەموو مناسبەیەکی مەکتەبە من ئەو گۆرانیا بڵێمەوە ساڵێک دەریان نەچانم لە مەکتەب چکم پێت ناڵم مەعاونەکەمان زۆر خراپ بوو یعنی تەنانەت بە تەوقەکەی قژیشم عقوبەی بۆ داگرکردم پیاڵە ڕۆژێک بیبینە پیاڵاوێکی نەوعێکم لە پێ ئەیناردمەوە بۆ ماڵەوە اینجا مەکتەبی ڕەنگین لە دوورالئەمن بوو ئەو ساپیانەوە دوورالئەمن عەقاری مەڵی ئێمە لە کارێزە وشک بوو اینجا ئەو کاتە وەکو ئێستا ئەوە خەڵک دەوڵەمەند نەبوو بە سارە بیهێنێت و بیبە یا ئەبووە بە پێ بگەڕێماتەوە یا ئەبە بە دوو پاس بەهاتماتەوە ئەبێ بیتیش بێشی تۆ بۆ مەکتەب نابووە یعنی هێنت کردایە داوام نەکردایە چکومەیوت هێنا بەغیابیانەیە بڕواب کە لەبەر خاتری پێڵاوەکەی ناردمەوە یا لەبەر خاتری تەوقەیەک یا ئەگەر ڕەنگی جانتاکەم بە هەموو شتێ محاسەبەیە کردم ئەو یعنی ستەمدەی نابوو بەڵام مامۆستاکانی تروانە بوون یعنی مامۆستایەکمان هەبوو مامۆستا چیمەت زۆری خۆشەویستم مامۆستای ڕێزیات بەڵام دائیمەن دەرەجەی ڕێزیاتی منیانەیە بە کچی مامۆستاکان دەرەجەی ڕۆژانیان نایەمەیان و بە نۆکە کچی مامۆستاکە بەرزتر بێ بەڵام لە مەراحلی بەکەلۆریە شانسم نەبوو یەک شتی تر زۆر ناخۆش بوو کە لە ئیبتیدایی بووم کە پیانەوتم مناڵی هەتیوە هەرچێکیانەوت ئەیانوت هەتیوە جاران نەمەزانی هەتی و چیە بەڵام قرچە لە دڵماوە هات خۆزگامێنیش وەک بەبوونە گشتەمانم وەرزێوانە دوور لە خەموو کە باسی ئەوەنە جمعە و پێنجشەممە هات باسی هێنیانە کرد ئەچین بۆ ماڵی باپیرمان من دڵم هێنێ کرد یعنی ئەگریام ئەو ڕۆژە بەس ماڵی پورێکم هەبوو خوشکی دایکم بوو زۆرم حەز لێ بوو بەس بۆ ماڵی ئەوانە ڕۆشتمەم بە منیش بڵم وەڵام منیش چووم بە ماڵی پورم دڵخۆشیێکی خۆم بەمەوە بەوە دوای ئەوە چوومەم ئەدادی تیجارە ئەدادی تیجارە خۆتەزانی ئافرەتێکمان هەبوو ڕەفیق حیزبی بوو هێن کاتیبە بوو مادەیەکمان هەبوو پیانەوت مادەی سەقافە ئەو مادەی سەقافەیە فێری نیزامی حیزبی بەعسییانە کردی تێگەی بەڵام ئێمە زۆری ئەو مادەیەمان بە گۆرانی و بەزم ئەبەردەسەر بۆ ئەوەی هێن نەکرین ئەو مادەیە نەخوێنین مامۆستاکە خۆشی بەعسی بوو یعنی کوردێک بوو لە بەغاژیا بوو هاتبوو دەرزی بە ئێمەوتەوە کە گوێی لە سەوتم نەبوو وتی ئەبێت تۆ بەشداری هینکەی مناسەبەکانمان بکەی منیش پێم خۆش نەبوو مناسەبەی هینەکە بەڵام پێشبەرکیە کرا لە هەشتاونۆیە لە بینی شارەکانە شاری سلێمانیدا ماشەڵا یەکەم بوو لەو ساڵە بەشداریم کرد بە گۆرانی بەرخەیجان گۆریانەکانی نەجمەدینی وڵامی
چکم خۆم تۆزیە سەوتمە چۆ سەر نەجمەدینی وڵامی نەک تۆزێکی جانی زۆریش خۆم زۆر هەر معجیبیشی بووم بەشداریم کرد دوای ئەوە نەمزانی نردیان بە شوێن ماوتی گۆرانیکی سەدام هەبوو هێلە من خۆتان نەزانی لە عەرەبیا باش نیم و ناشتوانم لەبەریکەم تۆ ئازایت و تۆ وریایت و تەلە بە زۆری خۆشی وتم ناتوانم ئەو گۆرانیە بڵام بە حەقت وتم ئەو کەو بەشداریشم کردو خاڵم بە زۆر هێنی کردوم یعنی بە زۆر قەناعەتمان پێ کردووە هەتاکو هێشتوێتی پێ یعنی ئەو بەشداریش بکەم بالفعل خاڵم وا بوو چکم زۆر لێمانە ترسا زۆر ئاگای لێمان بوو یعنی وەک باوک بوو مام بوو برا بوو ئەم خاڵانە بۆمان لە کاتێک کە خۆی کە باوکم شەید بوو ئەم خاڵانەشم مناڵ بوون یعنی بەڵامی تر دوایەوە لەگەڵ ئێمە گەورە بوون جێگای هەموو کەسوکارێکی گرتووەتەوە بۆمان دوای ئەوە 3 مانگی ما بوو بۆ ئینتیفازە معاون بڵێن کاتی بەکە ناردی بە شوێنما ڕەفیق حیزبی بوو وتینیان تەمبەڵێ وتی لەناو هەمویانە تۆم اختیار کردووە تۆ کچێکی ئازای وریایت و تەلەبە زۆری خۆشەوی حەز ئەەکەم جێگام بگریتەوە داوای لێبەردنە لێکم ئەو کاتە نەشتەتوانی بڵێ من شەهیدم هەیە زۆریش نەتەتوانی خۆت هێنکەی بەڵام وتم من داوای لێبەردنەکەم زۆر حەزم لە دارمعالیمات بوو لەبەر خاترەوەی کە ئیمزانەکەم نچوومە دارمعالیمات ئێستا تازە ئەتەوێ من ببمە باسی ببوورە ئەوە جێگای من نییە یارمەتی تەلەبە ئەیام هێنی ئەەکەم یعنی هەموو شتێکی ئاسانکاریەکەم بەڵام ئەوان ناکەم دایکم کە باوکم هەر خەریکی سیاست بووە خۆی باوکم نانەواش بۆ لەگەڵ ئەوەیە بەڵام دوای ئەوە دایکم لەبەر بژێوی ژیان خۆی لەبەر بژێوی یەکەم لەبەر بژێوی نەبوو لەبەرەوەی کە خەیاتەکان جلی خوشکە گەورەکەمیان سەخت کرد بوو بە دەست فێری یعنی جلی دووری دوای ئەنجام مەکینەیەکی کڕی لەوە ئیتر بژێوی ژیانی ئێمە هەمووی کەوتە سەر دایکم لە دایکیشم یعنی تقریبا 7 ساڵ بوو کە باوکم ئاوای لێ هات حەقی خۆی بوو ماڵێکی تر دروست کاتەوە کە ماڵەکەی دروست کردەوە حەساری اقتصادی بوو لەوەیەکەوە دەستی پێکرد منیش کەوتمەوەی کە یارمەتی دایکم بم دائیمان خۆم لەسەر جلەکانی دایکم شارستۆن و شتی هەبوو تەنورە و شتم ئەدوری بە مناڵیش لە ناو ڕەفیقەکانمە جلی بووکەکانم لە هەمویان جوانتر بوو دایم لە زۆر شتا لە هەمویان شاستر بووم کەوتمەوەی یارمەتی دایکم بم وتم با بژێویەک و کەس و کاریش هەمووی خۆت دەزانی حەساری اقتصادی زۆر وەزعێکی خراپ بوو دایکم ئەو لەو کەسانە بوو کە خوشکی گەورە بوو یارمەتی هەر هەمویانیەیە ئەنجا هەتا 2004 بن لەگەڵ دایکم مەکینەمە کرد فترێکیش ینی خۆم حەزم لە ئیشی ساڵۆن بوو لە دەستجوانیە ینی بڵم دەستجوانم بۆ هەموو شتێک هەرچیەک ببینم هەتا زۆر جار پێمەڵان خۆ تۆ پیاونی بۆ دارتاشیش یعنی شتیوە تەنانەت ئیشی بۆیە و شت خۆم زۆربەی شتی ماڵەکەش دیکۆری خۆمە یعنی دروستکەری خۆمە یارمەتی دایکمم ماوە هەتا 2004 هەتا بەدلەی بووکێنەکەشم خۆم درویمە من لە دوای ئینتیفازەوە کە دەستی پێکرد پەیوەندیمان کرد بە قوتابیانەوە هەمومان ئەو کاتە دیمەن و شنۆ خوشکی چیمەن تەقێدین ئەوانە لەگەڵمان بوون لە عەدادیە تیجارە لێەوە دەستمان پێکرد لە قوتابیانەوە دەستم پێکرد ئیتر لە ساڵێک دوای ئەوە من یعنی لەونەوە 2 تەخەڕوجم کرد لە عەدادیە ئەو فترێ ئێمە جامیعە نەبوو خۆتەزانی سەدام لە 68 جامیعەکانی نێهێشت لە هەفتەکانەوە بوو نازانم 68 بوو شتێکی وا بوو جامیعی نێژ لە سلەیمانیە ئیتر من نەمتوانی جامیعە بخوێنم بەڵام چوومە ئافرەتان چکمیتر پەیوەندی بە قوتابیانەوە پشڕان من دەرچووم لێ چوومە ئافرەتان وەکو کاتیبێ دوایەوە بووم بە ئەندام بەش دوایەوە پەیوەندیم کرد بە ناوچەی دووە لە ئافرەتان زۆر من حەزم لە ئیشی دەستی بوو حەزمە کرد ئەو خەڵکەش لە منەوە فێر ببێ زۆر داوام کرد با ساڵۆنێ بکەمەوە ساڵۆنەکە بکەمەوە یەکی بۆ کەسوکاری شەهید بە بەلاش بیکەم چکم شەهادەیش ئەو کاتە شەهادەم نەبوو بەس ئیشەکەم ئەزانی بۆ ئەندامانی خۆشمان بە نرخێکی کەم هەتا بتوانین یارمەتی خەڵکانی تری پێبینەوە لەو ڕێگایەوە بەڵام بوارەکە نەگونجا ئەوەی پێنەچوو تقریبان شەرە نەگریسەکە دەستی پێکرد لەو لاشەوە خەریکی ناوچەی دوو بوو
بڵێن ئەو ئەندامانی کە هاتنە ئافرەتان خۆی دایمەن لە پیشەیەوە ئەنجا پەروەردە ئەکرێ بەرەوە حیزب بڕوە پەروەردەمەکردن بەرەوە حیزب هەر عینەن ساڵ هێنم بۆ هاتەوە دەستخۆشیم بۆ هاتەوە یەکەم شار کە دەستی پێکرد لە ئافرەتانەوە دەستی پێکرد عینە دەقە چوومە ئەو بەرەوە یادی بەخێر جەمالی عومەر ملۆزم چوومە ئەو بەرەوتم بە تووڕێەوە دەستی کردە ملموتی نیانجان بە قوربانە بم ئێمە ئاشتی خوازین خۆتەزانی پارتی قەت حەزی لە شەڕ نییە بچۆرەوە ئەو بەر هیچ شتێک ڕوونایە هاتمە ئەم بەرەوە لە ماڵی شەوکەتی حاجی مشیرەوە كم لم تمانا كلامه فشيما حەلەی جامیعەیە بە نوێنەراتی پارتی هەموو ساڵێک هەستاوم زۆر تەهدیدم کراوە تو ئافرەتێکی جوانی تو بۆ بچیتە ئاسایش و ئەمانە وتومە منیش حەز ناکەم تۆ بە ئاسانی بچیتە و جێگایە یعنی یارمەتی قوتابیانم زۆر زۆرراوە و زۆریش تەهدید کراوم لەو مەحەلەیە لە 2004 بوومە ئەندام ناوچەی زانکۆ ناویشم دەرچوو بۆ وەزارەتی دیفاع ئەو کاتە بڵێن بە عەقد دانراین دوای 3 مانگ بوومە هێن کرامە لێ پرسراوی سجلاتی وەزارەتی دیفاع لە موازنە و بەرامج لەبەرەوەی شادەکەم کولیەی تیجارە بوو دوای ئەوە بوومە مدیری شوعبەی سکوک کە ئەو شوعبەیە یعنی ئەساسی هێنەکە بوو وەزارەت بوو ئەگەر فەریقێک هات تەحیەی بۆ کردی لەو مەرحەلەیە زۆر یارمەتی وەزارەتی پێشمەرگەمە هێنا یعنی بووم بە گۆچانێکی دەستی ئەوانەی کە هاتنە ئەوێ عەرەبیان نازانی هەتا ڕۆژێکیان مدیرەکە وتینیان تۆ چیەکەی لەگەڵانتم کاکەجان عەرەبی نازانێت لەبەرەوەی ئەگەر تۆ معاملەت پێ بواە خوان چکم خەریکی ڕەشوە و پارە وەرگرتنەوە ئەم شتانە بوو هەموو کەسێکیان وەک خواندیانە وتی ئەگەر ئەم جارە بی بەوەینە وتم وەڵاهی تۆ بڵێیت و نەڵێی من یارمەتی دەریانم لێرە من بۆ هاتووم خزمەتی کورد بکەم نەهاتووم خزمەتی بڵێم تۆ بکەم یا مەسوولین بکەم هاتووم خزمەتی ئەو کوردانە بکەم کە لێرە پێویستیان بە منە من بۆ ئەوە هاتووم ئێمە تەسیسی وەزارەتی دیفاع بووین 11 گەنج بووین یەکێکیان ئەوە کافی ڕۆفەنجیرە بوو مدیری یعنی معاون مدیری ئەفراد بوو کوێستان بوو معاون مدیری قانونیە بوو بەس بەداخەوە هەم سیاسەتە چەوت و چەوێڵەکەی بینی کوردایەتیەکەمان کە هێنا ئەوەشی لێ تێکگەین چەند جار تهدیدی ئەوان کردوم تۆ یارمەتی کوردی وتم کاکەجا من لە وەزارەتی پێشمەرگەوە بۆ ئەوە هاتووم دوای ئەوە تقریبا 23 زوباتی کوردی بەغام بردۆتە وەزارەتی پێشمەرگە بە عەمید و بە لیواوە کە کردو من بە ئەندامی خۆم و تەسلیمی وەزارەتی دیفاعم کردووە و دەست و دیاریشم دیارە ئەوە تا قایدی قوڵاتی جەوی کە فەریق شەهابە ئەوە خۆم کردومەتە پارتی ڕۆژێک هاتە لام وتی نیان خان ئەوە نییە کە خەڵکی سلێمانی وەیزانی کە خەڵکی سلێمانی هەمووی لەم حیزبەی ئەملای بەڵام خۆت دەزانی خەڵکە ئەسلەکەی سلێمانی هەمووی بەسەر پارتی ئاشکێتەوە پارتیش نین مەلایینی تر کە مەلایی بووی تر کەس ناتوانێت ڕێژەی نەگۆڕە هاتە لام وتی کامیان باشترە وتم کاکەی جانتی بەڵێ وتم سێری من و کاک بابەکرکە تی بەڵێ وتم سێری فوئاد و سێری جەمالکە کاممان باشین وتی وەڵا تۆ کاک بابەکر وتم ئێمە پەروەردەی دەستی کاک مەسعودین ئیتر بەو شێوە خەڵکم هین کردووە ڕاکێشاوە بەلای پارتیە و لەخوا بەزیابێ کە لەناو وەزارەتی دیفاع بووم تەحیەم بۆ کراوە لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی ئیشکردنەوە کارێکم نەکردووە کە نقطەیە بێتە سەر پارتی نەک سەر کەس و کاریشم سەر پارتی چکم کەلیمەی پارتی بەلامەوە زۆر پیرۆز بووە چکم ئەو منی ناردۆتەوە شوێنە چەند جار هاتوونە تەلام بە شەرتێ توانیمە لەو کاتەیە ڕەفیقی من خزمەکاری هەبووە ڕەفیقی من عیمارەی دروست کردووە ئەم توانی لە هەموو فەوجێکا 5-6 وەهمیم هەبووە بەڵام پێیانەوتم نیان خان ئێمە کە هاتی نەمانوت پێویستە پێت نییە نا منیش جوابی ئەومایەوە من لە حیزبێکەوە هات لەسەر جادەوە نەهاتم حیزبێک هێناومی ڕووی ئەو حیزبە ڕەش ناکەم ئەمە هەتا 2010 لە وەزارەتی دیفاع 2010 لەبەرەوەی کچێکی کورد بووم و سوننە بووم ئەو شوعبەیە زۆر گەورە بوو نە ئەبوایە بەدەستی شیعەوە وایە
نەقل کران بۆ ڕۆستەمێ 2 ساڵ و نیو لە ڕۆستەمێ بووم دوای 2 ساڵ و نیوەکەش لەوێش پیان وتم کاکە لێرە جەشی مەهدی زۆر لێ دەستپێنەکەی بە کوردایەتی خۆ وڵا لێکەمەوە دەستم بە کوردایەتێکە خۆم دەستم پێ کردەوە و لەوێشەوە زۆر ئیشم کرد لە ڕۆستەمیە تەلەبەی کوردمان هەبوو یارمەتیمان لە دوای 2013 هاتمە مفۆزیع لە حقوقی ئینسان لە 2013 مانگی 2 کتابێکم بۆ هات ببمە مدیری ڕێکخراوە جەماوەریەکانی مەجلیسی وزەرا لەبەر هێنا بینی کورد تێکچوو لەگەڵ عێراقا گەڕانەوە ئەو کتابم تیاچوو لەو فتری 2006 هەتاکو 2008 چەند مەنسەبێکم بۆ هات کە لەگەڵ حیزب قسەمە کردیان و دنیان 100 کوردی ئێرە تاینکین جێگای تۆمان بۆ ناگرێتەوە ئەوەی تۆ بۆ ئێمەیەکی کەس نایکە بەس بەداخەوە کە نەقل کران بۆ ڕۆستەمێ یەک کەس بۆم نەوەستا غێری خوانە بێ من دایکم زۆر زۆری حەزە کرد بگەڕێمەوە بەڵام لە بەغا هاوسەرگیریم کرد خۆ دەزانی کچانی سلێمانی تۆزی حڕێتییان هەیە ئێمەش ئەو کوڕانی کە لەگەڵمان نابوون خەڵکی هەولێر و دهۆ بوون ئەوان ئەو کاتە یعنی ئامۆزا نابینێ لە ترسی قسەی ئەوان ئەو کوڕا یعنی باوکی ڕەفیقی خاڵم بوو کە یەکەم جاریش کە چوومە بەغا چوومە ماڵی ئەوان بەڵام دوایی تر خانویان بۆ کڕین دەوێ شقەیان بۆ کڕین لە منتیقەی خەزرا چوومە ئەوێ 2008 هاوسەرگیریم کرد 2008 ئێستا خاوەنی 2 کچم هاوسەرەکەم زۆر باشە کچەکانم لە خوێندنی عەرەبی خوێنن بەس عەرەبیەکان کوردیەکان زۆر لە خۆم باشترە فێری ئەوەم کردوون کە سرودی ئێمە عێراقی بە ئاڵای ئێمە ئەڵڵاهو ئەکبەر نییە ئێمە 21 ڕۆژەکەیە ئەوانە یعنی هین کردوون یعنی لەخوا بەزیابێ لە لای کچەکانم دڵ ئەمینم بەڵام من کە کاتێ پێش ئەوی شوکەم بە هاوسەرەکەم هەوی حیزبی خۆمانی هەر لە گرفانە بووە چکم لە 2004 ئیتر لە 2003 لقی 5 کەوتۆتە گەڕ بەڵام لە هاوسەرەکەم زۆر هاندەرم بۆ زۆر جاریش کە چوومەتە لقی 5 دوو کچەکەم بە عەرەبانەیەک بردووە یعنی چکم کەسم نەبووە لەوێ لەلایەندا بنێم زۆر هینم چەشتووە زۆر بێکەسیم چەشتۆ لەوێ لە استفتایە کە ڕفراندۆمە لەبەرەوەی دەورێکی گەورەم هەبوو زۆریش بەربەرەکانی عەرەبەکانمایە و جوابمایانەوە ڕۆژێک یەکێ لە مفۆزەکان پێوتم وتی نیان تماوتی ڕەت چێ بەرەو ئیستیفتا وتم چۆن ڕەن چێ بەرەم ئیستیفتا زانی ینی چی وتیە وتم ئێوە ناوێنێن ئیستیفتا ئێمە ناوێنین گەورەترین هێنا ئەوان پێڵان ئیستیفتا بەس ئێمە پێڵێن ڕفراندۆم بۆ ئێمە شتێکی یعنی بڵێن چۆن ئەڵێم تاپۆیەکی ڕەشە لەبەر ئەوەی هێنا وتی تۆ لە ناومانە دانیشتیت و باسی ڕفراندۆمەکەی وتم دادەتگیانتی بەڵێ وتم ئێوە پێپەتی بوون کاتێک کە ئیسلام هاتووە عێراقتان داگیرکراوە عێراقی کووردە بەغا پێڵێن باخ لە باخەوە هاتووە لە ناومانە دانیشتیت و قسەژەکەی ئێستات خەمە دوای سیارەکەمەوە تم بە یەک فیکە هەموو پێشبەرگەکانی مەجلیسی نەوابەت بۆ هێنمە ئێرە من لە شاخەوە هاتووم لە هینەوە ناتوم وەکو تۆ لە سەرجادەی قیرەوە هاتبم ئەو 2007 کە کەرک و گیرایەوە وەزعی کورد زۆر ناخۆش بوو وەکو شێتم لێ هات بوو بە سەرجادەکانە ڕەفیقێکی کوردم هەبوو لەوێ وتم ئەرێ نادێ خەمتی بەڵێ تم تۆ کوردنی وتی بە تم یا ئەوتا چین مزاهراکەین یا ئەوتا من خۆمە تەقینەوە بە سەفارەتی ئێرانە وتی نیان تۆزێ لەسەر خۆ بووتم من ناتوانم شێت بووم دو سێ جار تەلەفۆن کرا بۆ هاوسەرەکەم وتی لەبەر خاتری زاوەکانت هیچمان پێ ناکرێ بەڵام تۆزێ دەمی خێزانەکەت داخە نەمەتوانی ماوەیەک نییەش بچمە دەرەوە بەڵام هینا یعنی هەر شێتیەکەم مین بۆ ئەو بوو نەشمان نەتوانی بینەوە مەکتەبی کاک مەسرور بۆم هاتنە سەرخەت
وتیان بڕۆ خۆت تەسلیمی سەفارەتی تورکیا بکە. بەڕاستی زۆر حەزم کردووە مەسئولیت یەکەم هەبێ لە بەغایە تا بتوانم ئەو پەیامەی کە پێمە بیگێنم. یەکەم من دائما ئەڵێ ئافرەت وەک پیاوە هێنا ئافرەت پیاوە، بەڵام من ناڵم ئافرەت پیاوە هینەکەم، یعنی فەخر بەخۆمەوە کەم کە ئافرەتم جێگای پیاو ئەگرمەوە لە شوێنان. بەڵام ئەو دەرفەتەم بۆ نەڕەخساوە. 2014 کاندید بووم، زۆر حەزمە کرد دەربچم، چکم زۆر بەرنامە هەبوو لە ژیانما کە بیگێنم. من زۆر بەزەیم بە خەڵکی سلەیمانیایەتەوە کە زۆر بێکەسین لە بەغایە، هیچ کەسێکمان نییە. ڕێعای ئیجتیماعی و ئەم شتانە هەمووی هەیە، هیچ شمولی سلەیمانی ناکا، بۆ تەعینات هیچ شمولێکی سلەیمانی ناکا. 2014 کە خۆشم کاندید کرد لەبەر خاتری گەنجانی سلەیمانی بوو کە بێمەوە ئەوەی ئەو بەرنامەی کە من هەم بوو ئەو مەعاشەی کە هەمە بیکەمە مەشروعێکەوە گەنجانی سلەیمانی ئیستیفادەی تێ بکە، نەک بۆ خۆم بێت و بۆ دروستکردنی ژیانی خۆم و کەس و کارم بێ. بەداخەوە دەرنەچووم. لە 2020 چوومە ئەو لیژنەیە، لەو لیژنەیە زۆر ئیشم بۆ کورت کردووە، نامەوێت زۆر درێژەی پێ بم. ئێستاش یعنی حەزەکەم مەسئولیەتێکم هەبێت. ڕاستە کە من بڵم بە دەرەجەی خۆم مدیر عامم، بەڵام مەسئولیەتم نییە لە مەنسەبم نییە لە عێراقا، بەڵام بەو مەسئولیەتە کەمەی خۆمەوە توانیمە زۆر ئیش بکەم. زۆر بەرنامەی تریشم بەدەستەوەیە. ئیشەڵڵا ئەگەر مەسئولیەتێکم هەبێ ئەو بەرنامانە کە بە دەرەجەیەکی کەم توانیمە زۆربەی بەڕێ بکەم، ئەم جارە زیاتر بەڕێ بکەم. لەم ڕۆژانەشا باسم کردوێتەوە دوو ئیشم بەدەستەوە، یەکێکیان ئەوەیە کە لە نەوەیەکە دیلەکانی ئێران عێراق هاتنەوە هین بوو، هیچ قسمێکیان مستحقاتیان وەرگرت و قسمێکیان وەریان نەگرت لەبەرەوەی ئینتیفاضەی بەسەرهات، بەڵام حەقیان ماوە لە وەزارەتی دیفاعی عێراقی. تەمەنا ئەکەم ئەوەی کە حەقی هەیە لە ڕێی تەلەڤیزۆنی سلەیمانیەوە یا لە ڕێی خۆمەوە ئاگادارم کاتەوە تا بتوانم ئیشی بۆ بکەم. ئێستش لەگەڵ کاک زەردەشتی بەشی شەیدانی بەشی ئەحسای مەکتەبی ڕێخستن بە شتێکی ترمان بەدەستەوەیە کە لە 85 مزاهرەیە کرا، تقریبا 1000 گەنجی سلەیمانی برا، لە 86 ئیتر ئەو گەنجانە نەقل زۆر هەندێکیان بەربوون، هەندێکیان ڕەوانەی بەغاکران. ئەوەی ڕەوانەی بەغاکرا ئەوەی مایەوە لە 88 بەربوو، ئەوەی 50 گەنجیان کەس نازانێت چی بەسەراتوە. ئێستا من و کاکە زەردەشت لەسەر ئەوە ئیژەکەین، ئەو لە سلەیمانی و منیش لە بەغاوە کە لیژنەیە بنێرینە سلەیمانی فەحسی خوێنەکانیان بکات بۆ ئەوەی قەبری جەماعی ماوە لەو حەو قەبرایە بەڵکی ئیشاڵە یەکدوانێکیان بدۆزینەوە. ناڵێم بڵێم جێگەی حەبسەخانی نەقیب بگرمەوە، شتێکی یعنی بتوانم نیوەی حەبسەخانی نەقیب بۆ ئافرەتی کورد بکەم. لعمري ما أسريت